ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەریەم بەرنمەیەمان قسەکردنە لە شۆڕشی ئەیلول، شۆڕشی بەرخودان و بەردەوامی بە میوانداری پێشمەرگەی شۆڕشی ئەیلول و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵبجەی پار دیموکراتی کوردستان. زۆر بەڕێز و خۆشەویست کاک فازیل ڕەوف. کاک فازیل خۆشحاڵین و بەخێر بێت. کاک فازل بەڕێستان وەکو پێشمەرگەیەکی شۆڕشی ئەیلول وەک ئەندامێکی سەرکردایەتی پار دیموکراتی کوردستانیش پێم خۆشە دەستپێکی قسەکردنمان لەسەر شۆڕشی ئەیلول، لە قسەکردن لەسەر کەسایەتی مستەفا بارزانی، ڕۆڵی لە سەرکردایەتیکردنی شۆڕش، لە ئیدارەدانی شۆڕش و لە پەیڕۆکردنی کۆمەڵێ بنەمای مرۆڤ دۆستانە و شۆڕش گێڕانە لە شۆڕشەکانە. پێم خۆشە لەم ڕوانگەیەوە جەنابەت بۆچونمان پێ بڵێ. زۆر سپاس. سەرەتا پیرۆزبایی گەرممان بەم بۆنە پیرۆزەوە بە بۆنەی یادی 11 ئەیلولی 1960ەوە پیرۆزبایی گەرممان بۆ بنەماڵەی شەیدە سەربەرزەکان یەکەیەکە، بۆ جەناوی سەرۆک مەسعود بارزانی، بۆ یەکەیەکە ئەندامانی سەرکردایەتی و هەموو هەواڵان و دۆستان و خۆشەویستانی پارتی دیموکراتی کوردستان لە هەر شوێنە. سەرەتا ئەمەوێ بڵێم کە باسی پارتیەکەین ئەبێ باسی بارزانی نەمریش بکەین، باسی بارزانی نەمرەکەی باسی پارتیشی، ئەمە بەیەکەوەلکا و هەروواژ بۆ واژەوێ. چونکە دروستکردنی پارتی دیموکراتی کوردستان لە نەتیجەی ئەوە بوو کە بارزانی نەمر کە لە پاش ئەو هەموو شێشە و ململانی و زەحمەتە لە عێراقا کاتی کۆماری مەهاباد بۆ ڕووی کردە کۆماری مەهاباد و بۆ هاوکاریکردنی کۆماری مەهاباد و پێشەوای نەمر. بەڵام ئەو مدەتەی خانێ من ناچێن تەفاسیلەوە کە کۆمار وردە وردە بەرەو ئەوە چوو کە موعامەراتی زۆرتر لەسەر بێ، ئەو موعامەراتانی کە هەموو گەیانی ئەوەی کایتر بەرەو ئەوە بڕوا کە گەمارۆ بێ و شکستێک بێ. بازانی نەمریش ئەو بیرەی لە مێشکتا بوو کە بتوانێ بێتە دروستکردنی پارتی دیموکراتی کورد کە بە هیمەت و هۆڵی زۆر کەسایەتی لە بەتایبەتی لە سلێمانی وەنجا هەولێر و شوێنەکانی کۆ بارزان بە گشتی بەتایبەتی کە توانرا محاولەیە بکە کە لەگەڵ ئەوەی کە بەرەو ئەوە ڕۆکۆمار نەمێنێ هەوڵی بە پارتێک پارتێک دروست کرێ بۆ ئەوەی کە ئەو نەما ئەمە شوێنی بووێتەوە شوێن جێبێ. ئەمە نێتەکەی بارزانانی نەمر بوو. بۆیە توانرا بە هیمەتی ئەو هەواڵە تێکۆشەڕەوەی کە هەن کە 16 ئابی 1946 بتوانێت ئەو پارتە دامەدرێن. ئەمە سەرەتایە بوو بۆ پارتی دیموکراتی کوردستان کە دابمەدرێ بە سەرۆکایەتی و بە هیمەتی جەناوی سەرۆک بارزانی. ڕاستە پەرت و بڵاو بوون لە کوردستانی عێراق و بۆ ئێران و ئەمە ئاسان نییە، چونکە وەسایلێکی ئاسان نەبوو وەکو ئێستا ئەمە بە ئاسانی و بە سەعات و 2 سەعات و یە ڕۆژی یەک مانگ ئەم بەسەراتانە بگاتەیەکتی. بەڵام هەڵبەتە دڵسۆز و یاوەرانی بارزانی ڕەحمەتی و شۆڕش زۆر بووە کە ئەو کاتە بگاتە ئەوی. ئێمە مەبەستەکە لێرە سەرەتایەکی دروستبوونی کە جەناب فەرموو بارزانی بۆ پارتی. بەڵام ئەوە بوو کە کۆمار تێک چوو، بارزانی زۆر محاولێ کردو لەسەر پێشەوە قازی نەمر کە هاوشانی بێ و پشتی ئەگرێ و بچێتە دەرەوە. بەڵام ئەو بۆ قەراری نیا و جەنابیانمانەوە تووشی ئەوە بوون کە با بڵێن هەڵواتێن و لەگەڵ یاوەرانیە و بارزانی ڕەحمەتی و خۆی و ئەو هێزەی کەلچوو بۆ ئەو دیوە بگەڕێتەوە سەر سنوور و بەرنامە ئێوە ڕێخاکە بتوانێت ئیدامە با بە شۆڕش مادام لەوێ پارتی دروست بووە و دامەزراوە و پارتی دیموکراتی کوردستانیە ئەم هێزش پێویستە تێکی نیا و بەردەوام. ئەو تەفاڵچە زۆرە لەسەر بەڕەحمەوێ
شێخ ئەحمەدی بارزان و کۆمەڵە لە دام ئەوانەی یاوەرانی کە تەمەنەکەیان زۆر بوو ژن و ماڵ و چیوانە ئەمە بۆ یەکلایی پێێتەوە بتوانێت بەڕاستی دەستباتە چەک و بتوانێت بەڕاستی بتوانێت بەرپای شۆڕشێکی گەورە و مەزنکە بۆیە تەوزیعی خۆیان کرد ئەوان گەڕان و بۆ ناو عێراق و هەمدی سۆ بۆ خەتەرناکێکی کەی بە تایبەتی بەڕەحمە بێ شێخ ئەحمەدی بارزان لەگەڵ ئەو ماڵ و ناڵێک کە لەگەڵ یابوو بگەنەوە ناو عێراق و بۆ هینێکی نادیار چارە نووسێکی نادیار بارزان ڕەحمەتی لەگەڵ ئەو کۆمەڵە هەڵبژاردەی کە پێی وتون ئەمە سەفەرێک و مەسیرەیەکی گەورە لە بەردەستمانە ڕووی کردە سۆڤێت بەڵام چۆن ڕووکردنیە بەو مدەتە دوور و درێژە و بۆ قورسی زەحمەتەیە کە بۆ زەحمەتەی کەس تۆ سێ وڵات تێپەڕێنیت و شەڕی سێ وڵات و جێش و هین بکەیت و بگەیت ئەویشان نادیارە ئەمەی شەحمەی بارزانی ڕەحمەتی نادیار و بۆ عێراق ئەویشان نادیارە بەڵام ئەوە بوو بە هیمەتی بەو تەحەمل و تااقەت و توانەی بارزانی ڕەحمەتی ئەو یاوەران و ئەو قارەمانانی کە لەگەڵی بوو هەڵبەتە تۆسی تەمەنەکانەکەی مێژووەکەی هەمووی تەمەنەکانیان گەنج بووە هەمووی تەمەنی گەنجی و بەتوانا بوو کە گەشتنە خاچی سۆڤێت ئەو ڕژێمە ئەو کاتەش پەرتەوازەی کردوون مانەوەی بارزانی لە سۆڤێتە تقریبەن 11 ساڵی خایان ئەو 11 ساڵە بارزانی تەنیایی بووە هەر یەکەو لە شوێنێک ئەوەی تاریخی جێڕێتەوە یاوەرانی جێڕنە دایمە بارزانی یەک دوانسیانێکی لە دەور بووە ئێتر هەموو پەرتەوازە بوون هەموو پەرتەوازن خەریکی مەشغوڵی ژیانێک بوون بەڵام بارزانی ڕەحمەتی ئەو قارەمانی و سیاسەمداری کە چۆن هەردا نەبراوە لە ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان و لە حیزبەکەی دانەبراوە بەڵکو دایمە لە هەوڵا بوون نزیک بوون بۆیە کۆنگرەی دوو هەمیش بە غیابی بارزانی ڕەحمەتی هەر بارزانی هەڵبژێرا و ئیدامەراوە بە پارتی دیموکراتی کورد فازیل لەسەر پرسی شۆڕشەی لول کە زۆر جار باسیەوە کرێت کە هیچ شۆڕشەیەک بەر لە شۆڕشەی لول وەکو شۆڕشەی لول گشتگیر نەبووە لەوەی کە هەموو چین و پێکاتەکان لە زاخۆ بۆ خانەقین هەموو لە دەوری شۆڕش کۆ بوونەوە پێم خۆشە بۆچوونی جەنابەت لەسەر ئەمە بزانم کە کاریگەری مستفا بارزانی لە کۆکردنەوەی چین و توێژە جیاوازەکان لە مامەڵەکردنی لەگەڵ یەزیدی کاکەیی تورکومان مەسیحی ینی لەگەڵ پێکاتە جیاوازەکانە شخصی مستفا بارزانی تێگەیشتێکی باشی هەبووە بۆ مافەکانیان و هۆکا تێگەیشتنی ئەو دەستنەرمی ئەو لەگەڵیان تێکەڵاوی و ڕێزگرتنی ئەو بۆ مافەکانیان وای کردو کە ئەوانش لە دەوری شۆڕش کۆ ببنەوە پێم خۆش لەسەر ئەماگەر خۆی ئاخر ئەمەیە گەورەی و عەزەمەتی بارزانی کە فەرقجودایی نەکردووە و هەموو چین و توێژەکانی بەیەکۆ کۆ کردوێتەوە ئێمە لە پەیڕەوە هەمانە لە خاڵی پێنجە هەمان بووە لە سەرتاوە کە چۆن سیرەکەی کە چین و توێژەکان بەیەکەوە ئیشیان کردو لەم حیزبەیە و فەرقی نەکردوون فەرقی طەبەقەی وەسەط و جوتیار و کرێکار و برجوا و شێخ و ئاغا هیچی نەکردو هەمووی وای لێکردوون کە هەمویان حەقیان بەسەرەوەیە کە لەم کوردستانە دیفاع بکەن و بیپارێزن ئەمە عەزەمەتی بارزانی ڕەحمەتی ئاخە ئەمەیە کە توانرا ئەیکە ئێمەڵین لە هەوڵەوە دامەزانی پارتی دیموکراتی کورد لە بیداتە ئەگەرە ئەو عەزەمەتی ئەو نەبی و نەتوانێت بگا بە هەموو ئەو چینا و توێژانێ ڕێک نەخاتەوە چۆن ئەمە ئەکرا ئەمە ناکرا بۆیە ئەم جا ئێمە بگەڕین لەسەر ئەم چۆن گەڕایەوە ئەمە مهمەکەی گەڕانەوەی بارزانی ڕەحمەتی چاوەڕێی ڕۆژێکیە کرد یعنی ئەو ئەمەلەی هەبوو ڕۆژی لە ڕۆژان ئەم بەسەر کەوتو سەربەرزیە گرێتەوە کوردستان ئەوە بوو لە 14 تەمووزی 58 کە ئەو ئینقلابە کراوە بەسەر بوو بە کۆماری عێراق لە مەلەکێ بوو بە کۆماری و عەبدولکەریم قاسماتە سەر حکم و ئەمانە توانرا ئەو عیلاقاتە دروست بێ و بگەڕێتەوە داوەت بکرێ بگەڕێتەوە عێراق و لێشەوە بۆ کوردستان ئەمە مهمەکەی ئینجا جەنابیان لەو کارە سات و دەوربەدێ دوای کۆمار بۆ
سۆڤێت و سۆڤێتیش بە 11 ساڵ مانەوە لە غەریباتی دوورە هەموو شتێک و لە پڕ دێتەوە ناو عێراق و ناو کوردستان ئەمە زۆر گەورە و مهم بوو. ئەوە بوو زۆر بە خۆشحاڵیەوە هەم عەبدولکەریم قاسم هەم دەستەی ئەو کاتەی جمهوری لەو کاتە پێشوازێکی گەرم زائیدەن هەموو جەماوەری عێراقی بە کورد و عەرەبەوە. ئێستاش کە حکومەت دووفریمەکانی پێش و زرەوی کە کورد دیار نییە لە بەغاو بەسرایەکە ئیستیقبالی بارزانیان کرد عەرەب زیاتر دیارە یعنی نسبەتی ئەوان لە شەخصیەت و نیشتیمان پەروەری ئەمە هەموو یەگەڕێتەوە بۆ ئینا عەرەب بۆ لە نیشتیمان پەروەتی ئەم پیاوە مەزنەوە کە چۆن ئیستیقبالیان کردو چۆن عەبدولکەریم قاسمیش باوەشی بۆ کردەوە بێتەوە بۆ ناو عێراق. بەڵام لێرە ئەمومان لەبیر نەچێ ئەمە مێژوو باسیەکە بارزانی ڕەحمەتی دایمە حەزی بە تەبایی و یعنی خۆی چەند نەتەوەیی ئەوەنە زیاتر نیشتیمانی خۆی پیشاندناوە بۆ وەکو عێراقێک و دەور بینە بە کورد و عەرەب جارێ ئەو مەبەستەکە زیاتر لێرا بوو وەکو نیشتیمانیەک دەوری خۆی ببینێ. بۆیە سەرانی و کاتەی هەم بە عەبدولکەریم قاسمەوە تا هەمویان باوەشیان بۆ کرد بۆ کەوت بۆ ئەوەی کە پرس و ڕاشی پێ بکرێ و خۆشی ئەوانەی کەیژێڕنەوە من سەفەرێ لە بەڕەحمە بێن لە ناهیخانم بیستووە ناهی شێخ سەلام دایکی بەڕێز کاک دکتۆر ڕوان ئەی فەرموو کە ئەم ئەندامی کۆمیتەی ناوەندی بووە لە هەڵبژاردنەی کۆنگرەی سێدا ئەم ئەندام بووە ئەڵێ سەفەرێک ڕۆژە ئێوارەیەک کۆمەڵە قوتابی و گەنج هاتن داوایان کرد لە بارزانی ڕەحمەتی بێ سبەینێ مناسبەی قوتابیانمان هەیە دامزانی قوتابیانەوە کە تەشریف بێنێ بۆ وەڵک وتی نایە زۆر دەلحاحیان کردووە لە قیادە لەو کاتە نایە نایخان و توێتی منەچم تەکلیفێ تاقە ئافرەتمانە کە تەکلیفیان لێ کردو پێی و تو عەرزی کردووە قوربانە بێ هەر غایبووی جەنابەت زۆر مەحاڵە ناخۆم توی باشە یەم بەڵام ڕزاتان لێکم نە دوروشم بە منە هەڵەن نە وێنەی منیش بڵاوکەنەوە. کاک فازیل باسی ئەوت کرد کە شخصی مستەفا بارزانی زۆر سەرنجی لەسەرەوە بوو یان خەیاڵ و عەشقیەوە بووە کە کێشەی کورد لە عێراقا بە ئاشتی چارەسەر کرێت. ئەگە بگەڕێنەوە بۆ ئەو مێژووی سەردەمی 14 ساڵ شۆڕشی ئەیلول ینی چەند جار حکوومەت عێراقی دەستپێشخەریەکە بۆ مفاوەزات ئەگەرچی بە شێوەی تەکتیکی بوو بێ یان فێڵ بوو بێ یان زۆر جار بوو ئەو بێ کە هێزەکانی خۆی کۆ بکاتەوە بەڵام هیچ کاتێک شخصی مستەفا بارزانی وەسەرکردایەتی شۆڕشی ئەیلول دانوستانی ڕەت ناکردەوە. کاریگەری مستەفا بارزانی چی بوو لەوەی کە بەردەوام هەوڵی ئەیە کە هەرێ کوردستان خەڵکی کوردستان کورد لەگەڵ عێراق بە دانوستان بە ڕێگەی ئاشتی بە ڕێگەی سوڵح لەگەڵ عێراقا بگا بۆی کە بەشی لە مافەکانی بەدەست بهێنێ وەک لەوەی کە پەنا بۆ شەڕ و بۆ شۆڕش بوات. بەڵێ خۆی بارزانی ڕەحمەتی لەوەیە خۆی دوو حکمەت هەبوو لەوە یەکێ لەوانە کە ئەبێ هەر دانیشین هەر ئەبێ لەگەڵ عێراق حەد ڕژێمێ بێت ئەبێ مەدانیشین گفتوگۆی لەگەڵام بە گفتوگۆ بگەینە نەتیجە وەکو ئێستاش وایە لەم زروفە تازەیە هەر بێت بە گفتوگۆ بگەیتە نەتیجەکان و مەسەلەی ئەو حکومە عێراق. لە لای شەو مەبەستی چێ بوو کە هیچ نەبێ پێشمەگەشت تۆ ئیستراحەت بکە دوو مەبەستی سەری چیە بوو یەکێ لەوانێ ئەمە بەرنامەیە بگەینە نەتیجێ بە گفتوگۆ بە مفاوەزات بچنە پێشەوە بۆی کە هیچ نەبێ ئەوەنە زەرەر نەکەین یەکەم لە بەشەری و لە کوشتن و نەمانەوە دووەم لە گوندەکان و سووتان و تاوەکەن کە وەکو چەند جار لە داستانەکان نبینیمانە چەندمان زەرەرەکرد چەند زەرەرەکرا چەنە هاتینە دواوە ئەما یەک و دووەمیش دایمە بیری ئەوە شێکردۆ پێشمەگە ماندووە بە وینێکی تێکەوێ ماندوێت تێکێشکە و تۆزێ یەتەوە سەرخۆ. کاک فازیل هەر لەسەرەوەی کە بەڕێزت باست کرد لەسەرەوەی کە بارزانی بەردەوام حەزی کردووە لە ڕێگەی ئاشتیەوە کێشەی کورد چارەسەر بێ و خەڵکی کوردستان بە مافەکانی شاد بن بەڵام ینی شۆڕشی ئەیلول لە ساڵانی 66 67 68 زۆر برەوە سەنێ وە گەشەیەکی گەوراکە ئەتوانێت کاریگەری و قورسایی زۆر بخات سەر حکوومەت عێراقی تا ئەستیەوەی کە لە 67
سەدام حسێن کە ئەو کاتە جێگری سەر کۆمار بوو ناچارە بێت بۆ منتقی حاجمەران بۆ گفتوگۆ بۆ دانوستان خوێندنەوەی تۆچی بۆی کە شۆڕ شەیلول ئەم کاریگەرێک گەورە ئەم بەرفراوانەی دروست کرده بوو وتوانی بووی بە جۆرێک خەڵکی کوردستان جۆش بات کە شۆڕشەکە ببێ بە شۆڕشێکی ڕاستەقینەی خاوەن هەژمونێکی ئەو تۆ کە سەدام حسێن و سەرکردایەتی حیزبی بەعز ناچار بن بۆ گفتوگۆکردن لەگەڵ سەرکردایەتی شۆڕش ناچار بن بێن ناوچەکانی شۆڕش کە ڕەنگە بەر لە شۆڕ شەیلول هیچ دەسەڵاتێک لەم ناوچەیە لە عێراقیش و لە پارچەکانی تریش بۆ ئاستا ئامادە نەبوون گفتوگۆی کورد بکەن نەرمی بنوێنن سەرکردە باڵەکانیان بچین ناوچەکانی شۆڕش گفتوگۆ بکە. بەڵێ جەناب سەرەتا شتێکی فەرموو بۆ یەکگرتن و تەبایی و حکمەتی بارزانی ڕەحمەتی بۆ ئەو فراوانی و هەموو چین و توێژەکان و یەکگرتنەوە ئەمە خاڵە لەو خاڵان ناگەڕێتەوە سەرەوە بۆ ئەماگە سەی شۆڕ شەیلول بکەین سەیری تاریخی بکەین یان بەعزێکمان لە بیرمان بێ شۆڕ شەیلول لە تاپڕ و ساچمەزەن و سێتیر و پێنجیر و ئەمانەوە دروست بوو یعنی ئەو چەکە سوکانە هەبوو و بگرە مەساگە لە گوندێکا 5 پێشمەرگە بوو بێ دوانی چەکی پێ نەبووە سیانی چەکی پێ نەبووە سیانەکەی کەش دیەکە ئەوە یەکێ دەسەڵاتدار بوو بە بڵام کوڕی نەبوو بێ پارەی تفەنجیان پێ کردووە حەقی کە کوڕی نییە یعنی ئەمانە وای کردووە خۆشەویستێک و تەبایەکی وردە وردە قووەتی دروست کردووە لە هەوڵەوە بنکە هەبووە بەڵام کە خەڵک هەموو پاڵپشتی شۆڕشی کردو نانیا بە پێشمەرگە و پارەی خۆی تەبەڕع کردو ئەوەختە وا بووە ئەوختە کۆکردنەوەی خەڵک مشارەکەی کردووە یان وەکوتم بە کوڕەکەی یان بە تفەنیەک یان بە پارەیان بۆ شۆڕ وا هاتووە ئەوە زۆر دووریش نییە لە فکری ئەمانانشە هەیە کە ئاوا بە کۆکراوی ئەو شتانە شۆڕە بەڵێ لە بنکەوە بووە لە بنکە شاخاوەکانەوە بنکە لە ئەوڵۆ لە شوێ لە قوڵای وڵات دروستکراوە بەڵام وردە فەنشەنیگە گەورەتر بۆ بارگا دروست بۆ چیۆ وای لێ هاتووە مەزا تۆ لەکوێ پێشمەرگایەتی بنکە و بارگای 61 و 62 دانی لەکوێ پێشمەرگایەتی 67 و 8 دانی ئەمە وای کردووە بارەگاکان گەورەتر بێتە سەر جادەکان بێتە نزیکی شار و شارشکەکان بە قووەت بوو ئەم قووەتی وردە دڵی خەڵکی خۆشە کرد لە هەوڵەوە پەل و لق و ئەمانە وردە بەتالیۆن دروست بووە هێز دروست بووە بەخۆت بووە دوایەوە خۆتۆ سەیری وەمە کە غەنیەت دروست بووە مەسەلا ئەم کۆمەڵە پێشمەرگە یاوێنە لە قافڵەیە بەجارێ بیسی تفەنگەکە دەستکەوت بووە بیسی پارچە سنوق فیشک دەستکەوت بووە خێمەت دەستکەوت بووە وەسائل دەستکەوت ئەمە وردە شەڕ لە چیوە دروست دەوێت وردە گەشەی شۆڕش لەو غەنیمەتانەوە لەو دەستکەوتانەوە ئینە بێ دروست دەبێ و گەورەتر بێ و ئەنجا بێت لەو دەستکەوتانە ترسێکی کرد لە حکومەت لە ڕژێمەکە بۆ کات مەسا کە یاوێت لە قافڵەیەک قافڵەکە دەستکەوت بووە بەڵام ورەی حکومەتی شکانوە و ورەی خەڵک و پێشمەرگەی بەرزکەوە ئەوتە خەڵکێکی کە حەزی پێشمەرگە و حەزی لە گەنجێ و حەزی لە پێشمەرگاتی و عادەکە زیایی کردووە گەشەی کردووە لەم گەشەیە لەم هێنا خۆ تۆ بڵێ تو نەڵێ ئەمە شاراوە نییە مەسا تۆی باسی جەنابی باسی 16 و 16 و 8مانە کرد هێزێکی کەش هەبووە هێزی کەش بووە ئەمە ناچینەوە ئەو شقاقە دروستبوونیشتی 64 کۆمەڵی رازیم ئێمە ناچینە ئێمە باسی شۆڕ شەیلول دەکەین و باسی قووە دەکەین بەڵام باڵەکەی شۆڕشی ئەیلول کە ئەوختە ئەم لایەنە بووە دایمە لە بەهێزیا بووە لە قووەتا بووە لەوەیە بۆ حکومەت ئەعترافی زیاتر پێ بکە حکومەت زیاتر خۆوەکو وتم ئەو باڵەش هەبووە بەڵام وردە حکومەت بیری کردو هەر ئەبێ ئەعتراف بەو باڵە بکە کە سەرۆکەکەی مەلا مستفای بارزانە کە مەرجعیەتێکە بۆ کوردستان کە ناسراوە لە جیهانە ئەمە گەڕاوەتەوە بۆ شەخصەتی و گەورەی و قارمانی و سەرکردەیی بارزانی ڕەحمەتی ئەوە بۆیە وا لێ هاتووە بە قووەت بووە لە ئاخریە جەناب 16 منەڵم 16 وانە ئیتر ڕێمی ئەو کاتە ڕێمی بەعس لەو کاتە ئەفلەقی سەدام کە وەختە ئەحمە حەسەن بەکر سەر و کۆمار بووە ئیمانیان بۆ بیر بکەنەوە کە
هەر مەلامسفا هەیە شۆڕشەکەی شۆڕشی عەسڵی شۆڕشی شاخ شۆڕشی کورد ئەوەی مەلامسفایە بۆی ئێمە محاولات تێ بکەین و بچینەوە پاڵەوەی کە لەگەڵ بارزانیا گفتوگۆ بکەین من لە یادمە سەفرە لە خزمەت مەرحوم بەڕەحمە بێ مامۆستا فواد عارفا بوو ئەمەی بۆی جێڕاینەوە ئەمەی بۆی جێڕانەوە باسی بانکردنی پێش لە ئاخری شەڵتونا بوو سەدام ئەحمەدزەکە کە بانیان کردووە ئەمیش چۆتە لایەن و داوایان لێ کردووە بڕۆ ئەمانەوە گفتوگۆ لەگەڵ مەلامسفایە بکەن ئەوی شتێتی ئەی باڵ خەڵکێکی کە هەیە لێرا ئێوە پێوەی مەشغوڵن چۆنە سن من دوتی نا ئێمە گەشتنەوە قەناعەتە بێرگە مەلامسفایە گفتوگۆ بکەین تۆ بچۆ ئەو سەرکردایەتی شۆڕشەکە و ئەو پیاوتم تۆ چۆ ئەو هینەمان بۆ ئێمە گفتوگۆکەین لەگەڵ وتی کە چوومە لای مەلامسفای ڕەحمەتی فەرمووی مامۆستا ئێمە چیەکەین لەم شاخ و داخ و دار و بەردە ئێمە شۆڕشەکەین بۆی دەستکەوتێ بۆ میلەتەکەمان بێت بۆ ئێمەش ئیمانمان بە گفتوگۆ هەیە و گفتوگۆش ئێمە زۆر باشیم ڕازین وڵا ئەگەر بۆ قەزەی کوردیان هەنگاوێ بێنە پێشەوە لە ئێمە من دوو هەنگاوتمە بکەین وتی ئەو دروستمان کرد من چوومەوە بۆ لای ئەوانش داوایان کرد لە ئاخریا سەدام داوای کەوتی من خۆمەچمە خزمەت بارزانی و بۆی زیاتر گفتوگۆکە ورترکەین لە نزیکەوە کە خۆمەچم لەگەڵ قیادی کوردی و بە نەتی جەنابی بارزانی ئەمە عینەکەین ئەوە بوو لە کە هاتنە گەڵاڵە و سەدام دانیشت و بەڵام ئەوەش کە جەنابیانیان جێرا هەر نەتیجەکەی کە تۆزێ زوو باشتر ناگەشتنە بانی ئازار وانە هەم مەسەلە کەرکوو بوو ئەو کاتەش بارزانی پێی هەر لەسەر بوونی کەرکووک بەڕاستی وەکو شارێکی کوردی هی کورد ئەو هەر لەگەڵەوە کاک فازیل لە دوای ساڵانی 1960 کە جەنابەت باسیەکەی شۆڕشێل و هەژمون پیاکە وە کاریگەریەکی زۆریە بێت جەماوەری خەڵکی کوردستان لە دەوری شۆڕش کۆ بنەوە و شۆڕشە چێتە قۆناغی باشتر ساڵی هەفتە ڕێکوتنەمە 11 ئازار بەدیە داین سەرنجامی ئەوەی کە شۆڕش بەردەوامی هەیە و ژمارێکی زۆر دانوستانە کرێ و بەشی لەو دانوستانانە سەرکەوتوونە بن بەڵام لە ساڵی 1970 حکوومەتی عێراقی ناچارە بێ ملبا بە داخوازەکانی خەڵکی کوردستان و لەگەڵ شخصی مستەفا بارزانیش ڕێیەکەوە نوکو سەرکردایەتی شۆڕش خوێندنەوەی تۆ وەکو کەسێک کە لەو زەمانە گەنج بوویت و بەشداری شۆڕش بووی پێشمەرگە بوویت پێم خۆشە قسەیەک لەسەر ڕێکەوتنامەی 11 ئازار و کاریگەری و ڕێکەوتنامەیە لەسەر بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان بەڵێ ئەو بەیانە بەیانێکی مێژووی بوو چونکە بۆ یەکەم جار ئەو ڕژێمە دانی نابە قەزەی کوردیە بۆ چۆکی دانەوان بۆ شۆڕش بە قیادەی بارزانی نەمەرد هەڵبەتە ئێمە و کاتە لە قوتابیان بووین سەدام بۆکو عەرزم کردن لەگەڵ کە مامۆستا فواد بۆی جێڕاینەوە گەشتنە و نەتیجەی کە گەشتنە ئەوەی کە ئەبێ هەر ڕێکەوین هەر ئەمە بەسمانە ڕێکەوتن لەگەڵ کووردا و با لیژامان دانیشە بکەنە تەمەن نەتیجەکان گەشتنەوەی کە بەیانی ئازاریان لێ دروست کرد خاڵەکانی بەندەکانی بەیانی ئازار دروست کرد بەندەکانی بەیانی ئازارش بڕوا بکە گە سەیری ئەم داواکاران و ئەم دەستکەوت و ئەم داوانە بۆ کوردەکەی هەمووی لەو خاڵانەیە بۆ کوات ئەو کاتەکە ڕێکەوتنێکی دەوڵەمەند بوو یعنی اعترافێکردنی دووەلیەک بوو بۆ هێن کە ڕێکەوتن تەمەن بەیانی ئازار بەیانێکی مێژووی بوو کە خوێندنەوەکەشی هەر بە مێژووی بوو خوێندنەوەکەشی لە بەغدا ئەحمەد حەسەن بەکر کە سەرۆک کۆمار بوو خوێنەوە حزوری جەنابی سەرۆک مەسعود بارزانی و کاگریسی ڕەحمەتی و سیاسەتمەدار کاک دکتۆر مەحموود عوسمان ئەمانە وەفتەکەن و ئەو بەیانە کە خوێنراوە جەنابیشان حزورێتیان نەبوو لە بەغدا خوێنراوە لەو ساحە گەورەی کاموو جەماوەری عێراقی و خەڵک ئامادە بوو ئەمە زۆر گرنگی پێرە زۆر گرنگی عێراقی بەڕاستی بە حەقەت زۆر گرنگی پێە کوردی زۆر گرنگی پێە مادەکانی مادەی چاک بوون خاڵی چاک بوون بەڵام ئەگەر ئەوان ئەمەیە تۆ مەترسی لە کەجاری وایە لە عەرەبی شۆڤێنی یەکەی مەترسی لەسەر
ڕێکەوتون ناڕێکەوتن ئەمەیەکێتە پێشەوە ئەوان بە هەموو نوعێ بەندەکانیان لە قوبڵ بوو و خۆشحاڵی بوون و دەستیشیان پێکرد بە دانانی وەزیرە کوردەکان و بە هەندێدام و دەستگای تر و بە دروستکردنی هێزێکی سنووری حرەس حدود و کردنی بەدایرەکان لە منطقەی حکومی ذاتی و ئەمانە هەموو یەکە بەڵام لەسەریشەوە هەر زۆر زوو دەستیان کە بە مەعامەرە لەسەر بارزانی ڕەحمەتی و ئەوە بوو لە حەفتاویەکەوە بڕوا بکەیت مەعاملاتیان دەست پێک حکوومەت عێراقی ماوەکی کەم ئامادە بوو ماوەی هەر یەک ساڵ هەرەوەنە چەپڵە ڕێزان و بەزمڕۆزمەکە تەواو بوو خۆش بوو ئەمان دەستیان کردەوە بە مەعامرە لەسەر ئەوەشەوە لەسەریش ئەوەشەوە بارزانی ڕەحمەتی هەر لەگەڵیا بڕۆن مەعامەرەکان پوچەڵ بکەنەوە حەد بە ڕێگەی ئاشتیانە وەکو ئێستا جەناوی سەرۆک مەسعود بارزانی ئەوە نیەتێتی دایم هەر بە ئاشتی شەکان حەزەکات چارەسەر بکە لە شەڕی ناوخوا لە شەڕی دەرەکیاشە بڕوا بکە ئەوە خاڵەکە لەو ڕێچکانی بارزانی ڕەحمەتی گرتووە کە ئەو لەو کاتێ هەروی بە برایەتی مەعاملەیەکی گەورەیان لێ کرد لە عەدنانی خۆی بە مۆعجزە خۆی دەرچوو کە دووەوەی کە من لە خودی جەنابی کاک دکتۆر مەحموود بیستووە کە بۆی بازە کردوون کە چۆن عەزەمەتی و ئازایەتی و گەورەی مەناوسپای ڕەحمەتی باز دەکرد لەو مەعاملەیە لەو ژوورە لەو تەقینەوە کە چەند گەورە و مهم بۆ بارزانی خۆی بۆ نەچەمانۆتەوە بەڵام ئەوان هەرە هاتنە سەر مەعاملەی پشووچیان زۆرە کرد ئەنجا و مەعاملە گەورەی کاک ئیدریسی ڕەحمەتی و کە کاک عەریف حەمیدی ڕەحمەتی تیا بریندار و ئەمانە ئێمە بەڵام بەیانی ئازار دووەلیان سوودێکی گەورەمان لێ بینی ئاعترافێکی گەورە بوو کە حکوومەتی بەعەز لەو کاتەیە کە دانینا بە حەقی کوردیە هەموو وڵاتان شارزای ئەوە بوون چونکە بروسکات و تەیید و هینی هەموو عالەمی وڵاتان هەمووی بەجێ خۆیان بوو کە هەبوو. کاک فازیل بەرەکۆتایی بەرنامەکە ڕۆین پێم خۆشە لەسەرەوە قسێکمان بۆ بکەی کە لە کۆی گشتیە شۆڕشی ئەیلول دوای 14 ساڵ خەبات دوای کۆمە زنجیرەیەک مفاوەزات و دانیشتن و هاتنی وەفد و چوونی وەفد دوایەوەی کە ڕێکوتنەمە 11 ئازار دروست بوو کۆی کە بەڕێزی باسی کرد ڕێکوتنامەکە بۆ خۆی لە ناوڕۆکە ڕێکوتنامێکی دەوڵەمەند بوو و خزمەتی بە قەزیەی کوردی و پێشکەوتنی باردۆخی کوردستانە کرد لە کۆتاییە ئەم 14 ساڵە وێزگێکی گرنگ بوو بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی لە ڕووی ناسنامەوە خەڵکی کوردستان ئەو شعورە قەومی و نیشتیمانی هەبوو بوژایەوە و ناوچە کوردستانەکان جۆرێک لە جۆرەکان گەشەیان کرد خەڵک پێشوازی شۆڕشی کرد بەشداری شۆڕش بوو قوربانیە خەباتی کرد هەرو قسانی کە بەڕێزت کردن لەوەی کە چۆن خەڵک بە شێوازی جیاواز و هەچ کەسەوە بە پێی توانای خۆی بەشداری شۆڕش بووە هەوڵی ئەیە باربووی شۆڕش بکە پێم خۆشە دوایین قسەی جەنابن لەسەر شۆڕشی ئەیلول و ئەو کاریگەریانەی شۆڕشی ئەیلول بەجێهێشتن لەسەر بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان. شۆڕشی ئەیلول بەڕاستی قوتابخانەیەکی گەورە و پیرۆز بوو بۆ کورد و کوردایەتی کە یاڵێن شۆڕشی ئەیلول قوتابخانەیەک بووە قوتابخانەیەکی ڕاستەقینەوە بۆ ئەم سەرانەی کە ئێستا هەر لەلایەنەکانە هەمووی قوتابخانەی و قوتابخانە هەمووی بەرنامە و هینی ئەو قوتابخانەی ئێستا لە جوانیان و پیادەیەکەن ئەمە هەموو واقعیە کەس ناتوانێت لێڕات ئەمەمە کاڵی شۆڕشی ئەیلولی مەزن مەزنەکانیان گەڕێتو بۆم هینانە بۆم پیرۆزیانە کاڵی قوتابخانێکی گەورە بەڕاستی قوتابخانە دەرچووی ئەو هەموو قوتابخانەی ئێستا شۆڕژێڕە لە خەتەکانی کا لە بوارەکانی کا لە چیەکە هەموو ئەکسەرێتی قوتابی و قوتابخانەیە بوون ئەمە قوتابخانێکی گەورە پیرۆز ئەمە شۆڕشی ئەیلول عەزەمەتەکەی لەوەیە بوو و ناسانی کورد بە هەموو جیان لە شۆڕشی ئەیلولا بوو کە بارزانی ڕەحمەتی قیادەیە کرد کە دامەزێنەری بکە قیادەیەکی کە بەڕێوە بەر خۆ ئەمەشە کە تۆڵی کە زۆر چۆت خەڵک چۆتە دەرەوە لە کاتی زووە تۆ کوردی بارزانی کوردی ئەمانە هەمووی هەبووە شۆڕشی ئەیلول شۆڕشی گەورە و پیرۆز بوو شۆڕشی ئەیلول چاوی هەموو گەنجەکانی کردەوە چاوی هەموو ئەو خەڵکانی کردبووە کە نێزانی نەتەوەی چییە کوردایەتی چییە چی بکەن ئەمە شۆڕشی ئەیلول کرد ئەو قوتابخانانەی فراوان بوو
قوتابخانەکە بەشێ بۆ سیاسەتی فێری خەڵکە بەش شارەتی ئەسکەری فێری خەڵکە بەش کۆمەڵایەتی فێری خەڵک ئەی شۆڕوا گەورە بوو لە 1970 بۆ 5 کە 1970 ئێمە ڕێنەکەوتینەوە تێکچووەوە لە یانزەی ئازاری 1970 کە نەگەشتینەوە نەتیجە ئیتر چوینەوە شا هەم دیسۆم و چوین و توێژەکان ئەو کاتەر هەموو بەیەکەوە چوونە دەرەبوونەوە بە پێشمەگە لەژە شۆڕشی لووە گەورە بوو لەو کاتە یەک دوو وەزارەت وەزارەتی ڕێگەوبان و تقریبا خوێن و چۆمانە غیب دروست دەبوو نیوتە حکوومەتێک دروست دەبووە گەورە بوو ئەمەنە شۆڕش گەورە بوو لە تفەنگی ساچمەتەن و تاپڕۆ گەشتە تۆپ و هەر تیارەمان نەبوو هەموو مەدفەعێکمانە هەموو شتێکمانە هەموو توانایەکمان ڕاستە ڕەنبێ دەعم کراوێتین بەڵام خەڵکەکەمان خەڵک بوو هیمەتی خەڵکەمان قارمانی خەڵکەکەمان گەشتە ئەوەی ئەمە بۆ چوونی خۆمە گەشتە ئەوەی واش بوو گەشتە ئەوەی ئێران وەکو دراوسێ سڵمان لێ بکاتەوە دامەکانی بۆستێ گەشتەوەی ئەمریکا دەخڵکە مامارەکەین کار لەبەروی ئێمە نەبینە شتێ ئەمریکی ئەقلیمی و نێودەوڵەتی لەسەر گەورەی شۆڕشێلون لەسەر حکمەتی و هینی شۆڕی من بووم بە پێشمەگە لە من لە 1970 ماخی 1970 بووم بە پێشمەگە 1970 لەگەڵ کاکمانە بووم بە مقڕی ئێمە لەکوێ بووە مقڕی ئێمە لە ئەملاین گوندی قەرستان بوو گوندی قەرستان کە لەسەر زادەکەەوە بە ئێستا ڕۆم شوێنەکانی خۆمە بینەوە نزیک بوو ینی ئەوە بە توانە بووین مقڕمان لە قەرستانە بوو لە گردەبۆرا بوو لە سەجادەکان ینی ئەوە دەستڕۆشتومی بە ڕۆژ جادەکە سەرچەکان هیچ دادێک هەتا دەمە و تا لە عسر بدوایەتە هینە ئەمان حکومت وا ڕسووا و شکا بوو ئێمە ژواسە بوون ئەم حکومت شکان و تۆ بڵێتون لە حکومت هەرەکەی سەر وڵاتێک ویتە ئەمریکا بێ و بەریتانیا بێ و چەند وڵاتێکیکاوێ حکومەتەوە ئەویش تەکلیفیەوەیە ئەم شۆڕشە عەزەمەی بۆ وا لێمەکەن بۆیە ئێمە گەشتنەوەی کە شۆڕ شێلول ئەو نەکسەی بەسەرمانە هات بەو مەعامەرە گەورەی کە لە بینی هاواری بمەدێن و شاو سەدامە ئەم چێخۆڵی ئەم مەعامرەیە گەوران کە بە هیمەتی ئەمریکا ئەوانە کە ئێمە بینە ئەو نەکسە ڕەشا ئەو ڕۆژەی کە ئەو نەکسەیەمان لە 6 ئازاری 75 ئێمە ئەو نەکسەیەمان بینی ئەوە لە عەزەمەتی و گەورەی شۆڕش بوو ئێمە وەکو عەرزمکردنی و کاتە پێشمەگە بووین ئەوەنە بەقووەت بووین شەو نەبوو لە شار و شارەکانە مەفرەدە نەبێ و پەلامار نین و هاتو چۆنەکەین و هین نەبکەین و ئێمە بە هەموو شۆڕش بەقوت و گەورە بوو شاری تاوەکەوتوە سەر حکومەت عێراق بۆیە ئەو مەعامەرە گەورەی لێکراکە هینە شۆڕشێل و شۆڕشێکی گەورە و مەزن کاک فازڵ دەستی بەڕێزە خۆش بێ خۆشحاڵ بووین کە لە بەرنامە ڕاوا ئامادە بووی کاتی بەرنامەکەمان تەواو بوو زۆر بەڕێز کاک فازڵ ڕەوف پێشمەرگەی شۆڕشێلول و ئەندامی انجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونتان خۆشحاڵ بووین سوپاس بۆ وڵایشتان و دەستان خۆش بۆ بەرنامەکان دووبارە پیرۆزبایی خۆم ڕاگەینەوە بۆ هەموو دەستی خۆش بۆ زۆر سپاس ئایزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاوا تا دیدار بە خۆتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ